هاوڕێنەوە کاتتان باش چۆن باشن دنیایەک ڕێز و خۆشویستی بۆ ئێوە لە حوتی مانگ ئەمن کورتە ڤیددیۆکەم لەسەر ماریە سامی ئەو کچە گۆرانی بێژیان کە ناسراوە کە ناوی ئەسلی خۆی ئیمانە 23 دقە قسەم کرد ببووری بەداخەوە لە بڕی ئەوی بەشش زۆر لە نازانم کۆمەڵک بیر و بۆچنی گەنج و هەرزەکار و بەپێی وێنەکان دیارە زۆر ئاستەچی نزم بوو لە گفتوگۆکان یعنی لە بڕی ئەوی بێن گفتوگۆ بکەین و ئێمە ڕێز لە هەموو بیر و بۆچوونێک دەگرین زمانێک ئی ئاودەست تەشیرێک کە ئاستەکە نزمە و پرسیاری ئیسترزازی 23 دقەیە چەندە یەک جملەی یەک وشەی دەرینە تۆ لەگە بێشەڕەفی باش بەجددیمە یعنی ئەوە چ پەروەردەیە کە بەشیان جوێنیاندایە لە کاتێکدا کاکە خوشکتەیە کاچی من ئەتو باوچی زۆربەتان بە گەنجیش دێنن مناڵت دەبینێ دەخوێنتەوە دەری چ باوکە چیوامەیە چ پەروەردەیەکە تۆ هەموو ڤیددیۆکە تێنەگەی ئەمە چ قوڕیشێ بەسەری خۆمە بکەم تۆ بێ وشەیەک هەڵبژێری لەسەر ئەو شەیە قسە بکەیت هاوڕێیان عەرەب قسەیەکی جوانی هەیە دەرێ فەهمی سوال نصف الجەواب یعنی لەو ڤیددیۆ هەستم پێ کرد بەڕاستی کۆمەلگای کوردی و ئەو نوخبەیە زۆربەی هەرە زۆری زۆر داماوە زۆر گوناها بگورن نازانم لۆ ئەو دەبی زۆر گوناها مێشی ئەکشت دەبینێ و نییە ئەو کەسەکی وشار کە یەکە قسەی کرد کۆی قسەکان هەڵەنجێ و تێبگا ئەو کاتی ناتوو لەگە بێشەڕەفی و لەگەر بەڕەڵایی کوورە کاچی من خێزانی عائیلی پەروەردەی باوکو دایکمان زۆر لە ئێوە شەریفتر و پاکترە بەڵام زەمانێکیشەیە چۆن ئێمە بە هەندێشتی دایک و باوکانمان لەو سەردەمە ئێستا قوبوڵمان نیە ئاوا بە هەمان شێوە گۆڕانکاریەک دروست بۆ بەنمونەوە خەڵک کەل و عارەبانەی هەبوو ئێستا کاکە بەخۆ ڕانگڕۆڤەر هەیە خۆی تازیەک دەبوو من لە هەفتاکان بیرم دێ لە گوند بە نیوە شەو ئەهات بۆ مەسەن لە شارۆچکەی ئێمە لە دیبەگە ئاگادار دەکرێەوە ئەو دەبوار بەویبری ئێستاکە بە یەک ئسمسە تۆ لەو سەردەمە دەژی کە لە ئەوروپا و کوردستانی هەموو تێکەڵ چێش کردی ئەزانیان دەشتی خۆشتان لەسەوەی بژارمەوە ئەو کوردانەی هەشتاکان لێرە بوون ئەیان گوت ئەگەر مانجێ یەک تەلەفۆنمان لە بۆ لەندەن هەبووە دەنجی لەداوە ئەوەندە گران بوو نەک لۆ کوردستان یەکی خەبەری هەبوو ئایا خەنی دەبووین سکاچی منستا من لە ناو هەولێرین لە ناو دهۆچین کورە لە بارزانین لەو منتیقەی بەرمۆدا ئیلاخی بەداخەوە هاوڕێن ئێمە دژی پارتیوچێتین دژی ڕەفتارین دژی ناونین دژی بنەماڵە نین دژی ڕەفتارین تۆ بە هەر ناوێک بێ دیکتاتۆریەتی پرۆلتاریەکەی شوعی بێ دیکتاتۆریەتەکەی ئیسلامی بی کە هەمووی مرتەدە ئەلمانێتەکە بێت سۆسیالیستەکە بێ سۆسیال دیموکراتەکەی کاکە هەموو ماڵی تاالبانی بێ کە بوارد نەدا ڕەئیت کە بکرێت کە گفتوگۆت نەکرد کە جوێنت دەکە هەمان مەدرسەی ئێمە دەبێت دژ بەو شتانە بێت لەو ڕوانگە هاوڕێن ئەوە یەک یعنی ئەو زمانەی بەکار هات بەڕاستی و نە لە لایڤەکەی من کورتە ڤیددیۆکەی من تێگەیشتن کە ئەمن دەڵێم شەڕەف لایما ئەوە خۆ ڤیددیۆ مایە و ناتوانرێ یانە من ڕێگەسە فرێش بدەم دەیان کەست کە ڕەنگ داونلۆدی کردبی پارازن داونلۆد دەکا ئیلالاخیر چاوی ئێمە قسەیەک دەکەین شەڕەف لای ئەوروپیەکان کە شەشی جوانە بەم شەڕەفی گەورە ئەوەیە کە مەسئولی چەتە و دزیان نەبێ سیستەمێکی بۆ گەنیان نەبێ سیستەمێکی تا ڕادەیەکدات پەروەریانەیە نیشتیمانەکەیان داگیر نەکرێ مەسئولی مافیان نەبێ لای ئێمە بالعکسە من ئەوە دەڵێم شەڕەف لای ئێمە تەنیا ئەو 2 سانتیمەترەیە دەبیدرێ کەی ئەمن گوتم 2 سانتیمەتر شەڕەف نییە لە کۆمەلگایەک کە ئێمەش کوڕی ئەو کۆمەلگایە بچمە بە ڕۆژێک و دووی هەندێشت لە ناخی هەرێبوومان چەند بڕوامان پێبی ناڕوە چاوی من ئەمە پەروەردە بووینە من گۆشتە ناخۆم بەسکە گۆشتشم دەخوا نەمدەتانی بەراست بخۆم لەبەر ئەو یانیام ئەو پەروەردەکە هەیە
خۆ ڕەنگی بڕاشم بۆ قەنەعەتە ئیسلامیەکان نەبی بەس نەمدەتانی بخۆم بە نمونە ساڵ یەکەم و دۆم هاتبووین یعنی تێڕوانین و بیر بۆ چشی زۆر بۆ گەنمان هەبوو لەوەی کە ئەوە ڕەشە کاکەڕەش ئەو عقلە بۆ گەنەی لە کاتێکدا یعنی ئەو جملە کاکەڕەش چێ مرۆڤۆکو ما ئەمنیش ئەفریقای ما پێستم ڕۆژ بارەحاڵ ئینسانە دەگۆڕدرێ هاوڕێیان کە دەڵێم بەغەڵەت لەوە بووە وەرە سیرکە ئەوروپی دوو سکرتێری سوسیال دیموکرات لەسەر چ دەردەکراینانیم بەس ئەم دوو نمونە دەین بۆ خۆشتان دەبینن ڕۆژانە سکرتێرێکی سوسیال دیموکرات ژن بوو بە هەویەیە کە چوو شتێکی کڕی بوو کەمتر لە 20 دلار بوو پارەکەشی گەڕان بۆ هەویە حکومی بەکارهێنا پارەکەش فەسڵ کرا وتێنەوە دەستی بۆ ملکی دەوڵەت برد و بەرپرسێشکەی هەمان سکرتێری سوسیال دیموکرات کە حزبی ڕقەمیەکن هیچ کاتە 25 بەسەرەوە بوونە تا 150 ڕۆژینە لەو سویدەیە و ئەوان ئەو سویدیان دنیاد نایە کەچی بەس شنەکەی خۆی لە شوقەی پەرلەمانی لەگە خۆی دانە شوقێش 15 مەترە خانەکەی خۆیان بەکرێدا بوو دەریان کرد لە سکرتێری حزبی چاوی من ئەوە شەرەفە ئەوروپی کە دەبینی مەسئولەکیان دزە بە هەمویان پڕی دەدەنێ خیانەتی نیشتیمانی ناکەن لای من نا هزار خیانەت دەکری هزار ئەوە دەکرێت شەرەف نییە کو ئەتو هەستت نییە ئەوە جۆت دەکەی و شۆت دەکەی کاتێک خوشکمان کچمان عەزیزەکانمان چاوانەیەک دەکە شۆت دەکە بەڵام کە مەسئولێکی وەوە لێ لاشتەوە دەبی ئەوە خاڵک ینی درۆزنێکی زۆر ئەوام گوتیە و ئێستاش دووبارەی دەکەم شەرەف 2 سانتیمەتر نییە شەرەف خاکداژیر نەکردنە شەرەف ئەوەیە کە بەربرسی چەتە و مافیات نەبی ئەو هەموو چیرۆکەی کە لەبەر چاوتانە ئەو گەورەترین میهانەیە ئەوە گەورەترین ئیهانەیە خاڵش کە هاوڕێیان بێ مەسەر ئەو زۆر کەس لەوانە باز لە شەرەف دەکاتن تویژدانتان چەند مەسئولی گەورە چەند دەوڵەمەندی گەورە من دەڵێم بەشەکە دوای ئەوە بەلێمەوە نەگرێت چەندیان لەوانە ببینن بە ئاشکرا ئیشی قێزەوەنی کۆمەڵایەتی دەکەن لە ژنیان لە پیاوی مەسئولەکان لە هەندێک لە دەوڵەمەندەکان لە سەرۆک جاشەکانی کورد کەچی دەستنە بەر دەرگاشە خواخواشتانە وێنەیەکیان لەگەڵ بگرن چەند لەو هونەرمەند و کچە مۆدیلانەی کە هەمومان دەزانین بە شەوێک دەستە ژۆر لای بەرپرسێک و دێتەوە ئەو دەبی لە دەرەژ ڕسمیان لەگە دەگرن بە چاوی سوکسێ بەس کچ و کوڕێکی فەقیر عاشقاتی بکەن دنیایان لێ خراپ دەکەن دەیکوژن شەڕێت ئاوەکو ماریە دەرێ با بکوژێ با هەموو ئەوەی چییە لە دەرەوەی ماڵەوەی بە کاچی من لەگەڵدانی گفتوگۆی لەسە بکە با داکو بابی حاشای لێ بکە بەڵام کودرت دێبی کوژی ئینسانێک 30 ساڵ گەورە دەگرێ بەو هەموو عەزابە ڕۆحی لەبەرە کورەمە ناتوانین پێ لە بچووکترین شت بنێ من گۆشت ناخۆم لەوەم نییە کە گۆشت ناخۆم پۆنی خۆش نییە ئەم پێمونی لەبەری نامێ ئازاری ئاژەڵای بکەم من وامە تۆوە نیزە خۆتە بەس من وامە یانە تو دەی کوشتن ئەی هاوە لە وڵات ئێستا بێن دزی لە ماڵەکەی من بکەن من نابی سیارە بکاتلای بکوش ڕۆحی ئینسانەکەی لە هەموو ملک و ماڵەکەی گەورەترە کاکم دێ زۆر بە بەسیتی شەڕێتی پێدەدا بکوژە چییە عاشقاتێکی کردێت چێ چتە دەرەوە کەس ناڵێ ئەوە پەروەردەیە تەواو من نەماریە سامی دەناسم نە هیچ کسێشکە دەناسم نە پێشم خۆشە خەڵک حەزم لە خێزانێکی منەزەم بێتن ڕێز بگرێت بەڵام کاچی من لەگە کوشتن نیم لەسەر شەرەف ئەوە دوشتی زۆر جوستایە ڕەنگی ئەوە زۆر ئەو قسانە دەکرێت هەر یەکێک دیفاع لە ئافرەتێک بکەداڵن ئەوە لەگە بێشف کاچی منوانە ئەسڵەن بێشەرەفی ئەوەیە کاتێک ئەتوو دەبینی 5,000 ژن و منداڵی ژنی کورد بە زمانی کوردی داختی بەس لەبەر ئەوی دینەکەی جیا شەڕێتی پێ دەدەی لەوەی کە دەکردرێ و دەفرۆشێ هەر شەوەی دەدرێتە دەوڵەمەند برێم داعشیشی قەناعەت بە ئەوە بێشەرەفیە بڕوات بەوەی هەیە کە ژن وەکو کاڵایەک یعنی دوور لە بیستی خۆی بە زۆرم لێ دەیبێ ئەوە بێشەرەفیە کە بڕوات بە مارە بەجاشەیە کە بڕوات بە مارە بەجاشەیە هاوڕێیان ینی هەندێشتی زۆر سەیرە ئێمە
هەر شتە و بیر و باوەڕە ژیان ئەزمونە. ئەو ماڵی پشتم دەبێنن ئەو ماڵی پشتم ڕەنگی 45 ساڵە ژن و مێردەکە پێکەوە دەژین. 3 منداڵ کوڕیان هەیە، کوڕەکەی ڕەنگی 40 ساڵ بێت. تا ئێستاکە زەواجیان نەکردی، تا ئێستا زەواجیان نەکردیە و ئەمن 12 ساڵە لەو شوێنەمە تا ئێستا کێشەیەکیان نەبووە. و دوو هاوکەسن، یەکێکیان خێفی مەدرسەی چەند مەدرسەیەکی گەورەی ستۆکۆڵمە، یەکێکیان دەستەی بەڕێوەبەری هەموو ڕێگاوبانی ستۆکۆڵمە. ئەوی لەگەمە باسی کرد، هیچ کێشەیان نەبووە، زۆر خۆش گوزەران دەژین، هیچ عەقدی زەواجیان نییە. باش لۆ خراپە کابرا ئەوە قەناعەتی بڕوای بەوە نییە. زۆر بۆ زانیاردێک ژنێک ئەم ناو شتا خۆشە بۆیە باس دەکەم لە تەکەوە ویستی بێ لەگە کچەکەی من هیچ کە سویدی بوو پێمان گو مانگی 6 دەست پێ بکە وتی ناتوانمەتونەوە وتی بابوو داکەم زەواز دەکەن بابوو داچی بەخۆی چل وتی تازە زەواز دەکەن. یعنی زەواز لایوان شتێکی هەندە مقەدەس نییە بە ئاستی ئەوەی ئەو ژن و مێردە چەندە گونجێن لەگەڵ یەک هی ئێمەوە نییە بەنمونە هی ئێمەوە نییە تەواو دەبی شتەکە بکرێت دیارە ئەوە هەر تایبەتمەندی خۆی هەیە قۆناغی خۆی هەیە بەغەڵەت لەوە لە من نەگەن. یان من دەزانم منیش دە شەرق بم ناتوانم لە دەرەوەی ئەو کاغەزە کردیت بە مەلام کردیە ڕێز بگرم لەو کەلتوری خۆم چەندە بڕوان پێ نییە عەقدی زەواجم کردیە مەلامانی نایە چوویمە مەحکەمەی ئەوە چوینە داخوازی هەموو پرۆسەکانی ئەوی لەبەر من لە کوردستان بم وایە بەس قەزمان لەوەیە چاوی من یعنی مەرج نییە ئەوی وەرەقە و قاقەزەکەی کرا و مەلاکە هات یعنی تەواو دەبینی چ خەڵکی چ کێشەیەکی کۆمەڵایەتی دروست بووە لەبەر ئەوی زۆربەی هەر زۆری ئەو ژن و مێردانە دوور لە ویستی خۆیان دەدرێنە یەکتری لەو زەمانی قبوڵ نییە لە باب و دایکی مەوا بووە ئێستا قبوڵ نییە کاچی من تۆ لەگە ئینسانێک دەژی ڕەنگی کەمترین کات ئەگەر نەمری تووشی نەبی 50 ساڵ پێکەوە دەژی ئەخر بەجددی بە قسە خۆشە بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە شەرەف ئەوە نییە کە بەس بڵێی وەڵاهی ئەوەیە یان بیوشی شەرعیەتی پێ بدەیت وە بێی تۆ ئەو هەموو تەوهینە بە ئێمە بکەی چ بێشەرەفیەکە ئەوە چ زمانەکە تۆ بە هەر ئایدۆلۆژیایکی بی کاتێک دەی جوێن دەدەی کاتێک دەی ئەو ها گفتوگۆ دەکەی ئەرێ کاچی من زمانشکە نیە ئێمە لەگەڵ ئەوەداین تۆ ئیسلامی تۆ شوعی تۆ چەپیش پێشکەوتخوازی تۆ لیبرالی تۆ علمانی تۆ ئەگەر زمانت پاک نەبوو ئەگەر ئوسلوبی دەربڕینت پاک نەبوو ئێتر زەبڵخانەی هیچ پاس ئەمە لەگە دیالۆگ دای هەرچی بیر و باوەڕتە چایی منۆکو ئەوروپیەکان مەسیحی لەولای کەنیسەی خۆی هەیە ئیسلام مزگەوتی خۆی هەیە بوزیەکان هەن نازام چه هەیە هەر کەسە قەناعەتی خۆی هەیە ئارتیستە چ قەناعەتی خۆی هەیە گفتوگۆ دەکرێت بەبێت تند و تیژ تۆ وەرە پەیامی خۆت بگێنە لە چ دەترسی تۆ بڕوات بە ئاینی بەنمونە ئیسلام هەیە 1400 ساڵە بڕوات بەوەی هەیە کە ئاینەشی ئیلاهیە پاشە لۆ دەی ئڵە دەبی برەی دەبی بە زەوقی من بی و بە زەبر و ئەگەنا تۆ شەت بم لێدە یعنی ئەمن دامەنا کەس ناڵێن بابە ئەمن باگراوندی ئیسلامی داک و بابم ئیسلامیە ڕێز دەگرم قەت ڕۆژە کەسێک جێرێ بووە من ئیهانەشی بکەم یعنی دامەنا ڕائیەکەم هەبوو لەسەر ئیسلام تخوا معقولە ئەمن هەموو تەریخەکەی کەم شەتم بکەی کەسێکی چەپ شوعی تخوا معقولە ئیسلامی هەیە بەقەت 100 شوعی جوانە بێ شەتبی لێ بدەیت کەی ئەو مۆدی لەما سەیری ئینسانەکە دەکەم یەکێک بە ئیسلام خزمەت دەکات یەکێک بە شوعیات یەکێک بە سوسیال دیموکرات یەکێک بە قەناعەتێکی ئاتیست زۆرتوانێ بڕوان بە دینی لای من ئینسانە یعنی ئەمە ناتوانم بێم بڵێم وەڵاهی ئەوە مادام بڕوای بە دین نییە تەواو شەتبی لێتم ئینسانە یعنی ئاوڕێیان کەوە دەڵێم بزانم یەک دەقەت یەک نمونەتانەستانی پێ دەڵێم ئەو شارستانێتی لە ئەوروپا هەیە هەموو ئەو شتانەی بڕۆ لە ماڵەکە خۆت تەمەشا بکە لە تەلەڤیزیۆنێکەوە لە مۆبایلەکە لە سەیارەیەکتەوە لە هەموو بەروبوومی ئەو علمانی و ئاتیستەکانە تۆی خاوەن باوەڕێک لە شەرق ئیسلام بەهەزاڵە لە ئەفریقا مەسیحیەت بەهێزە بەرمونە لە ئەمریکای لاتینی لە هند باوەڕی بووزی و نازانم چ هەیە بەروبوومی ئەو ئەوانەیە بەروبوومی هیچ لەو فکرە دینیانە نییە
ڕەنگی لە کۆندا ئیسلامیەکان ئەیان ئەمە خوێندومانە بەشێک بوو لە حەزارەتی گەورەی بەشەریەت شتیان دروست کردیا علم سەقافەت بەس دوای ئەوە وەرە پێم بڵێ لەکوێدانە کام زانستی پێشکەوتن کام سیارەتان دروست کردیا کام ئامێری پەیوەندی خزمەت گوزاریتان لەبەوە بە شەریەت کە ژیانی ئەو هەسایل کردێ دروست کردیە بۆ من بێم یەک ئاتیستە بڵێم بێ باوەڕە بڵێم ئەوە تەواو کافرە وایە کاچ من ئەو خزمەت گوزاریانەی ئەتوو ژیان و خۆت و خێزانت و ماڵ و منداڵت هەموو بەروبوو میوانەیە کە لێت دەقەومێ دوو ئاو شتەکان بەکەڵکت نایێت چه خەستەخانەی ئەو نەخۆشخانە ئەو هەموو علم و ئەو هەموو ڤاکسین دیتان ساڵێکی ڕەبق هەموو بە شەریەت خەریکی ڤاکسینێک بوو تاوەکو لە چەند وڵاتێک چەند کەسێک دۆزیەوە ئەوەی دۆزیەوە بەداخەوە لە شەرق نەبوو لە ئەفریقا نەبوو دیسا لێرە بوو باش ئەوانەش هەموو علمانی بڕوا بێنە دینەکان یعنی ئەوانن کە دین لە دەوڵەت جودا دەکەنەوە تۆ دینداری خۆت دەکەی لە ماڵەوە چ دەکەی ئازادی بەس سوڵتەی دەوڵەتت نییە یۆچی کۆن کەنیسە هەی بۆ لێرە لە شەرق مەسەلەن باوەڕی دینیەکان ئەوە هەرچی زانستی پێشکەوتنە هەرچی زانستی تەندروستیە ئەوانن باشە بۆ من بێم دژ بم باشە من بۆ بێم دژی کچێکی گەنج بم کێستا ڕەنگی 15 ساڵێک بێژ زیاتر 15 لە بۆ 16 بێ گرێتە کچێکی سویدی بچووکە لە مناڵیەوە ئەوە لە سەجادەکانە لە بۆ ژینگە هەتاوەکو ئەو هەموو پیسی لە دنیاە هەتاوەکو کاری سات زیاتر نەبی هەوڵی دەدا لە هەموو دنیا بەناوبانگە تا گەیشتە ئەوەی گرێتە بڕۆ لە گوگلدا چ شۆڕشەشی کردیە کچەکە ئەو کچە ئێستا بوویتە گەورەترین سیمبولی هەموو دنیا لە بۆ ژینگە دۆست لە بۆەوەی ئەتوو بارانت بێ لەبەر ئەوەی ئەتوو ئاو هەوایکی پاکت هەبی لەبەر ئەوەی ژینگەت پیس نەبی نەخۆشیت کەم بیاخر ئەوە لەوەیە خەبات دەکە ئەو منداڵە ئەو منداڵە تەسیری لە هەموو بە شەریەت کردیە چەندی جار خطابی لە ئەومەمتەدەی کردی یعنی دامان ناو کچە چوو لەگەر 50 کوڕی ڕایبوار من سەیری ئەوە بکەم یا سەیری ئەوە بکەم ئەو کچە چ بەروبوو مەجی گەورەی خزمەتی بە شەریەت کردیە کێشەیمە ئەلێرەدایە لەگەڵ ئێوە ئەلێرەدایە لەگەڵ ئێوە ئەو خاڵش کۆتایی کە باسکەم هاوڕێن هەموو ئەو ڕەوەندە کوردی نەک کورد شەرق عەرەب هەموو مسلمانێک هەموو مەسیحیەک ئەخر مەسیحیەکانی هاوڕێیان ئەندە لە ئێمە پێشکەوتوتر نین بۆ زار مەسیحی ئەفریقی مەرتەبەیە هەمووش یەک چۆن لە ناو شار لەو شار فەرقە نەتەوە بوونەتەوە ئاهێن و یان هند و پاکستانی وانە ئەوانش قەنەعەتێکیان هەیە هەمووی دێتە ئێرە هەمووی دێتە ئێرە هەر یەکە و هەندێشتی قەدەغەی ئەوەیە بەڵام با بینە سەر مسلمانەکانی خۆمان تۆ وەرە سەیریان کە لێرە دێنە ئێرە وڵاتی کافرانە ئەوی کە باسەکە کەچی 1000 فوت فێر دەکەن تا دەگەنە ئێرە 1000 درۆ دە لە سایانی لە کەیس خۆناڵی ئەرێ وەڵی ئەمن هاتمە ئێرە ناشوانانی بڵێ وڵای وەزی اقتصادیم خراپە لەبەوەی قامەت نادەنێ ئەو ئێرەی ئەو نەکردی دێتە ئێرە درۆ دەکات فێڵ دەکات هەتا ئیقامەکەی پێوەردەگری کە وەریشی گرت پارەی سوسیال وەردەگری هەموو خزمەت گوزاریەکان لە نووسن خەوتن سیارە نادام چ و هەمووت پێدەدرێتی ئەو پارەیە بودجەی ئەو وڵاتەیە ئەو وڵاتە ئەو هاوڵاتی سویدیانەیە کە ئیش دەکەن 130 لە مەعاشەکانی خۆن هەموو ئەوروپا 176 لە بۆ هەفتای پارەی دەخلیان باجە لە باجی خەڵک وەردەگیرێ بەوەی دەژین بەوەی خۆشگوزەرانیان لە بۆ خەڵکی خۆیان دروست کردیە باشە بەشێک لەو پارانە ئیدیسکۆکانە ئیڤین ئی عەرەقە هەندە وڵات هەیە سوید یاساغات و لە شرۆشی هەبیت لە شوقا لە جامخانە گرتنی لەسەرە گرتن و عقوبەدانی لەسەرە بۆ زانیاریتان کە لە شەرق هەیە کە لەو تورکیای زۆربەی ئیسلامیەکان کەفیان بە ئەردۆغان دێ کە برا کوردەکانیان دەکوش بەس لەبەرەوەی مسلمانە ئەردۆغان دوو بانگەشە دەکەن لایەن زۆر باشترە لەو پەکەی کە خەبات لە بۆ ئینسانیەت دەکە کورە زۆر شەرم لە خۆتان بکەن ئەردۆغانێک کە ئەوروپیەکان لەسەر ئێمە ئەخێ بەجددی من هەندێک ئیسلامی دەبینم مەتع و سەنای لە نمونەی عەلی قەرەداغی لە نمونەی ئەو خەتەر بخوانیا ئینسان بێزی دەبتەوە دەمی دیکتاتۆریەت دەکا یعنی ئەردۆغانێک ئەردۆغان کە ئەو مستەمە لە میلەتەکەت دەکا ممنوع لە سەدەی 21 کورد بە کوردی قسە بکە و جۆر حقوق تەبێ
لەبەر ئەوەی باگراوندەچی هەندێک دیعای ئیسلام دەکەس بەشێک لە ئیسلامیەکان بەشێک زۆر لایەن شریفترە لەو کچ و کوڕە کوردانەی لەو چیایی خەبات لە بۆ ئازادی دەکەن من ئەوم پێ بێ شەڕەفیە ئەوم پێ بێ شەڕەفیتانە هاوڕێیان بێمەوە سەرڕەوەند ئەوەی کرد ئەو پارەی وەردەجی لە سوسیال ئەگە ئیشیش نەکە لە سوسیالیش نەبی کە دەستی خەستەخانە کە پۆلیس حمایەت دەکە کە ئیلا ئاخری بەشێک لەوەی بەو بودجەیە دەبیت کە ئەو بودجەیەش بەشەشی پارەی ڕێستورانەکانە ناو ڕێستوران ئێرە هەمووی مەشروبات دەفرۆشی پارەی عێراق لە سوید ئابسولوتی هەر وڵاتەی شتەوەی هەیە لە هەندێک وڵاتی وەکو بەلجیکە 180 دەخلی ئەوێ بزانم جام فرۆشتنی جام ئەو ژنانەیە لە ناو جامخانە هەندە وڵات مەسموع هۆڵندا ئەوانن ژنەکان جامێک بەشێک لەو دەخلێ مەلایە ئیسلامیە وەچی گەزۆی دەخوا کەسی دوایە بەمە دەڵێ ئەرێ ئەو مریشکێک کڕی خواردت حەڵاڵەیە حرامە کاچی من ئەتو پارەی گەوادی و لەش فرۆشی دەخۆی و عراقی دەخۆی سدەی دەڵێ مریشک خەم ناخۆم زانیاری ئەف ساڵە ڤیگیتاریسکم بەس قەزدم لەزە دوو ڕووی و درۆزمیان دێ و لەو پارەی دەدرێتە مزگەوتەکان لەو پارەیە دەدرێتە مزگەوتەکان و لەو پارەی دەدرێتە ئیمامەکان بەشەچیان یارمەتی دەدرێن بۆ زانیاریت و هەمویان کە دەستنە خەستەخانە مناڵەکانیان خزمەت گوزاریەکانیان لەو پارەیەدا توژدانتن چی هەنیان بێ شەڕەفیە دێتە ئەو وڵاتش ئەو هەموو خزمەتەی دەکرێت هەموو بە پیاوە بە تەمەن و کچوو بە تەمەن و دایک و وەرە بڕۆ پیرێ هەتە کۆنە پێشمەرگە وەرە ئەم زۆر لەو پێشمەرگانەی باشوور ڕۆژهەڵات دەناسن بە تەمەنن ئەو هەموو خزمەتی کوردیان کردی لێرە سوید یامیان دەکات تەکسیان بەلاشە یارمەتی دەریان هەیە ئامێریانەی کە لە ئەویان هەیە دنیایەک موچەیەکی باشیان هەیە خانیان دەدرێتێ مەسەلەن خزم ئەو جە کاکم ئێرەی پێکافرە ئێرەی پێ ئەوەیە نارسی باشە من بڕوام هەبی بە جددیشماندێک لەو معاناتانە دەبێت جار بەجار باس بکەین من ئەو بڕواان پێوی دەچمە وڵاتی خەلیجە ئیسلامیەکان ئەسمە ئەفغانستان یعنی تو سیر کرد یعنی حتا چەند هزار مەلا هەیە چەندی وەکی مەلاکرێکاری باشە لۆ نەچووە ئەفغانستان و سۆماڵ و خەلیج و دەوڵەتە ئیسلامیانە دێتە نەرویج هەمویان دێنە ئێرە قەینی ناگە دێژە بەس بێنمەکمە بن هەندە شتەیە وەرە باوەڕەکانی خۆت قەنەعەتەکانی خۆت بێ من ئەوم لە هەندەیە دێتن یعنی بەشێک لەو زۆرە بیر بۆ چونانە ئەوە وای کاچ من لەو هەولێرەی بەس ئەو قسەی جەلال بەرێشان لێرە 72 مەلها هەیە چەندتان مزاهرەتان کرد چەندتان مزاهرەت بەخانە و گەوادی خانەك لە هەولێر و سلێمانی هەیە بەڵام کچێک عاشقاتی بکە دنیا خرا دەکەن یەکێک قسەیەک دەکاتن کەم لەگەڵەوە نیم دەبێت ڕێز بژیرە لە ئاینی ئیسلام باوەڕیان هەیە خۆیان هەیە من بۆ خۆم زۆر لە خواڕێ ئیسلامیانم خۆش دەوێت و بەشێک لەوانە ڕەمزن بەڕاستی ینی دیفاع پێکەوە ئیش دەکەین هەر بیر بۆ چونە کتێک چای من با بە زمانەژی مەدەنی مۆدێرنانە بەس مێشەت بلەوگەڵ ئیسلامیم هەیە زۆر خۆشتم دەیلەوەی کە لەگەر باوەڕی من دەگونجێ لەبەرێ ڕازگۆی دەبینم ئیترەوە دەشبینن لە پەرلەمان لە هەموو خولەک چەند کەسێکی ئیسلامی چەند کەسێکی چاپ چەند کەسێکی بیر و باوەڕی کە مرۆڤی جوان دیفاع لەو خەڵکە دەکەن ئێ باشە هەر کەسەمان باوەڕی خۆمان بەڵام ئەتووەرە یەکێک ڕخنەی ئەو کافرا مەلحیدەوە یعنی ئەم لە بۆم نییە من دژی ئەوم ئازاری و سوکاتی بە گفتوگو بەس سوکاتی بە ئەو کرد کوڕێک پەڕێکی قورئانی سوتان سچ قۆڕی کرد 10,000 کەس لە هەولێر هاتە سەجادەی 10,000 قەید ناکە پرۆتستۆیەکی مەدەنی و حەقوقانە بەس هەر ئەو پارتیە 5,000 بارەگە یەک گرت و کۆمەڵی سوستاندیە لە هەولێر و دەوچی بە هەزاران ئاەتی قورئانی سوستاندیە ڕیشی مەلا دەستێنی دوو ئیسلامی نەهاتە سەجادە دێتن مزایدەی ئەوەش ڕ ئەمە دەکات من زۆر لەو فشە ئیسلامیانە دەبینم کاچی من مێ لێرە زوێن بە ئێمە بدە پەروەردەی خێزانی خۆم پەروەردەی ئەوی خۆم هەمومان لەگەڵ ئەوەدان دەبێ پرەنسیبی خێزانیەکان بپارێزرێ بەس ئەمن لەگەڵ ئەوە نیم ئەوەی ئەتوو بڕوات پێ هەیە ژن وەکو کاڵا سەر بکرێ
دەکرێت و وەکو مریشک سەری بڕن کە ئەم لەگەڵ مریشیش نیو کە لەگەڵ نیمانەوە نیە ئەمە شەرەفمان نیە ئەسڵەن ئەوە بێ شەرەفێکە تو ئەنگۆ درۆزن و دووڕوون لە بەرامبەر پارتی بێدەنگ ئاەتی قورئانەکانتان دەستێ ڕیشی مەلاکانتان دەستێ لای من مەلا هوشیارە کە تیرۆر کرایە ئیسماعیل سوسێ یەک دەگیرێ لەگە شاپور و قابیل لەگە شەید ڕەوف ئاکرەی لەگە کەسێکی ئەوە تیرۆر دەکری هەمویان دیفاعم لێ کردیە و دیفاعیش دەکەین لەبەر کەسێکی مرۆڤ دۆستم ئەمن لە سەروی فکر ئینسانیەت هەیە گوێ لە هەموو ڕئیسەوە پێشم وایە ئەو ژیانە دەبی هەموو بیر و بۆچونک بی بەس قەت وەک ئێوە نابم زۆر بە بریندارەکەنی شت دەنووسن باشە ئێمە خەبات دەکەین لەوەی پارتی وێچێتی بگۆڕدرێ یان ئەو کەلتوری بگۆڕە یان ئەوە تە ناو بگۆڕدرێ تۆیەک ئەگە بە ناوی شوعیەت دەی بە ناوی ئیسلامیەت دەی قبوڵت نییە ڕای جیابێ لەسەر ڕای فکر خەڵک تیرۆر بکەی بە ناوی دین بە ناوی شوعیەت بە ناوی ئەوە پاسایی ببینێت تۆ تیرۆریستی تۆ زەلادێکی پاراستن و زانیاری هەر پاساوێک بینیوە شەرم لە خۆتان بکەن ئینسان ئەو هەموو کۆمنتەی دیت ئەوم پەروەردەی دیت چاوی من ئەوە مەلا هەڵۆتان دیت چه عاشق بازێک بوو وەڵاوش ئەو عاشق بازی ئەو کردی هیچ شاعیرێک لە دەوی دەرنەدەپەڕی عەبدولەتیف سەلەفی ڕۆژ نییە مەلایەکەونێ خۆ ئەو مەسلەیەکی دینی کرد ئەوانە بێ شەرەفی لە ناو کۆمەلگا بڵاو دەکەنەوە بڕۆ ئەو هەموو شێخ و ئەوانە بزانە چ جادو کە چ دەستێژێک دەکەنە سەر ژنان بە ناوی نوشتە و دوعا ئەوە ئێمە دیفاع لە خێزانێکی ڕێک و پێک دەکەن کچێک بەهرەمەندێکی وا گەورە کچەشی وەکو ئەو ماریەیە چی کردیە کاکە ئەوە ژیانی تایبەتی خۆتی لای من هەم نەدەی ناسم نە هیچ چی کردیەم پێم خۆش هەموو ئینسانێک مستەقاب بێت و شیعر بێ دیفاع لە ئینسانیەت بکە ڕێز لە پرەنسیبەکانی خێزان بژێ بۆ وەزان لە ئەوروپای بەرەڵاخانەیە بڕوا بکە چۆن کۆن دەگوترا ئەوی شوعی بێت بەورن چۆن دەگوترا ئەوەی بنەما بورە دەنگە دەنگەکات دەگوترا کە ئەوەی بنەماڵە شوعیەکان لەکە خوشک و دایکی خوان قسە قۆڕانە دەگوترا هێستا دۆتان دەکەوت بنەماڵە شوعیەکان لە ماڵەیەش زۆر پاک و دڵسۆز بوونە ینی ئەو ڕکلامانە داکرا ئاواش لەو ئەوروپایە خێزان بە هەموو کەم و کورتێکیەوە لە خێزانەکانی شەرق بەڕێز و خۆشەویستترن لەگەیەکتری لووتکەی مەحەبەت لە نێوانیاندا هەیە لووتکەی مەحەبەت هەیە و مەرزنیە چاوەکەم ئەو شتەی بە شاردراوەی لە کوردستان هەیە لە سکس ڕەنگی لێرە ئارەزوو مندانە دەکرێتن لای ئێمە بە زۆرە ملێ و بە واشیگەری و بە غەدر و بە استغلالکردنی لێرە بە ئارەزومەندانە خەڵک دەیکە بەس خەڵک لێرە ئینسانێک 30 ساڵ 20 ساڵ 40 ساڵ بە خێو ناکات دیای ئەوە لەسەر ماچ موسەرچی کە من ئەو زارەش بتم بتی هەفت گولەی لێ بدات بەڵام چاو بنوقێنی لەو هەموو نائەدالەتیە و بۆ خۆی 1001 تەفسیری لە بۆ قەنەعەتی خۆی ببینتەوە لە بەرامبەر ئەو هەموو نائەدالەتی و ئەو هەموو ئیهانەی ژن کاکە بۆ ژنی کورد بتە غەنیمە لە بۆ داعش هەر شەوی لە باوەشی ئەوەیەک بێ لەوان بەشەر نینە خوشک و دایکی ئێمە نینە لات نۆرمال بی بەڵام لات ئەوەت نۆرمال نەبێت کچ کوڕک حڕەتی هەبوو ماچ موسە چێکتریان کردی بڕۆ حەف گولەی لێت و بە مش دەڵێ کە کاکە وەڵایم کچم نییە کچەکەمە ئاوتیزمیەیە بەڵام ئەگە کچێکیشم هەبی وەکو هەموو ئەو مسلمانانەی لێرن با من ئەو کۆتایی بە ئەوە بێنم هەرچی مسلمانە هەرچی ئایندارە لەوەیە لێرەیە مناڵەکانمان هیچی خۆمان نییە فێڵ لە خۆمان نەکەین کەسیش درۆ ناکە مناڵمان لەو ژینگەیە پەروەردە وەکو ئەوروپی گەورە دەبی هەرچی بکەین ڕەنگی لە شکلیە چۆن ئەسنەوەیەک پەیدا بۆ باوکەکانی پێ ئەوەیە لێرە شەماشت مناڵێک لە ناو 50 منداڵی ئەوروپی گەورە بوو بێ کەلتوری وی هەردەگرن نەک ئیمە بۆیە کەس مزادەی ئەوە ناکات لێرە بەڵام هەموو چاو دەچقێنی لاشی زۆر نۆڕە لۆ ژینگەکە لەبارە لۆ یعنی ناچی بڵێ وڵای کاکە پیلی منداڵی خۆم دەگرم ئەم دەستمەوە کوردستان لێرە ناش کچ و کوڕی کورد و عەرەب و فارس و ئەمروزەیت هەمووی لێرە لەنا ئەو ژینگەیە پەروەردەی ئەو ئینسانێتە دەبی وە مەرجنیاوی چاوچاوانی و ماچموچ ئەوەی کردیانی بێڕەوشتە من ئەڵێم بۆ زانیاری دوایشت کەم منداڵی ئەوروپی هەیە
$10 $15 نەنێرتەوە ئەفریقای مناڵێک لەوێ بەخێو دەکە ئەوە لای من گرنگە ئەوە لای من گرگە هەمویان پەروەردەیەکی مرۆڤ دۆستی کراون هەمویان دژی ئەوەن ئازاری ئاژەڵ بدرێ ئاژەڵ دۆستن ژینگە دۆستن دا یارمەتی مرۆڤایەتی دەدەن هەموو مناڵک سەقافەتێکی بەرفراوانی هەیە بەڵام لای ئێوە یەکەم شت ئەوە ماچم وتەچی کرد چاوانەیەکی کرد تا لەو لێکدانەوە بن هەروە دواکەوتو دەبن